لە تەوەری کۆتاییماندا ئەمڕۆ یەکەم ڕۆژی دووەمین فستیڤاڵی عێراقی نێودەوڵەتی ئەبێت بۆ چێشلێنان بە بەشداری دەیان شێفی بەتوانا لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و لە دەرەوەی عێراقیش بەشدار ئەبن جا ئێسێمە هاوکارمان تەرزا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شوێنی فستیڤاڵەکەیە بۆ ئەوەی کە بزانین ئامادەکاریەکان چین کەوا بڕیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بێت. تەرزا ئەم کاتەوە باش سڵاوە لێ بێت ئەگەر پێمان بڵێ و ئامادەکاریانە چین کە ئێستەکراوە بۆ ئەنجامدان و دەستپێکردنی یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە. سڵاو لێ بێت تەرزا. بەڵێ سڵاو لێەوە بێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن. بێگومان ماوەیەکی زۆرە گەورەترین فستیڤاڵی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ چێشلێنان سەرقاڵی ئامادەکاریەکی زۆر باشن شێفەکان بۆ ئەوەی گەورەترین فستیڤاڵ ساز بکەن. بێگومان بەجێی خۆشحاڵی و پارساڵ لە شاری هەولێر یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ چێشلێنان بەڕێوە چوو کە گەورەترین فستیڤاڵ بوو. بۆ ئەم ساڵیش بەجێی خۆشحاڵی و شاری سلێمانی هەڵبژێردراوە بۆ ئەوەی ئەم فستیڤاڵە تایبەتیتیا ئەنجام بدرێت کە گەورەترین فستیڤاڵی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ چێشلێنان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. دیارە بە چاودێری زۆر بەڕێز قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە سەرپەرشتی دەستەی گەشت و گوزاری سلێمانی و بەڕێوەبرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و ڕێکخراوی بەغداد بۆ خزمەتگوزاری گشتی و ماڵی شێفەکانی کوردستان و دیارە بە جی خۆشحاڵیشەوە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم فستیڤاڵە گەورەیە بەڕێوە دەچێت کە تیدا زیاتر لە 200 شێف لە 35 وڵاتی جیاوازەوە پێشبڕکێ و کێبڕکێیەکی باش ئەکەن بۆ ئەوەی بەتامترین و جیاوازترین خواردنەکان پێشکەش بکەن بۆ ئەوەی سەلیقەی خۆیان ئەزمموی خۆیان لە خواردن دروستکردنە زیاتر بخەنە ڕوو. ئەمە جگەلەوەی کە زیاتر لە چەندین وەرکشۆپی تایبەت چەندین چالێنجی خواردن دروستکردن لە نێوان شێفەکانە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. بەجێی خۆشحاڵیەوە ئەمڕۆ دەستپێکی بەڕێوەچوونی دووەمین فستیڤاڵی نێودەوڵەتیە کە ئەمڕۆ لە شاری جوان لە گراند میلیۆن بەڕێوە دەچێت کە لە یەکیدا تاوکو چواریدا فستیڤاڵەکە لە شاری جوان لە گراند میلیۆن بەڕێوە دەچێت و بە ئامادەبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە شێفەکان ئەوەی کە پێشتر ئاماژەم پێکرد. دیارە بەجێی خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ لە کاتژمێر شەشی ئێوارە دەستپێکی کردنەوەی فستیڤاڵەکە بێت. میوانانێکی زۆر سەردانی ئێراکەن بە خۆشحاڵیەوە تەواوی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی و تەواوی تیمە تایبەتەکەی ماڵی شێفەکانی کوردستان و لێرە خۆشحاڵێکی زۆریان هەیە بۆ ئەوەی کە باشترین و ناوازەترین فستیڤاڵ پێشکەش بکەن لە شاری سلێمانی. ئەمە جێگی خۆشحاڵیەوە کە ئێمە بتوانین وەکو هەرێمی کوردستان کە خاوەنی دەیان شێفی بەتوانا و بە سەلیقە و بە ئەزمموین بتوانین لەگەڵ تەواوی شێفەکانی وڵاتانی دەرەوە لەسەر ئاستی عێراق و هەم وڵاتانی نێودەوڵەتیش بتوانن هەماهەنگی و پێشبڕکێ و کێبڕکێیەکی باش بکەن بۆ ئەوەی جیاوازترین و بەتامترین خواردنەکان لێرە تام بکرێت. جا لەم بەشەی پرۆگرام پێم خۆشە دوو میوانی خۆشەویست وەرگرم. یەکەم میوانم کە سەرپەرشتیاری گشتی دووەمین فستیڤاڵی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستانە بۆ چێژلێنان زۆر بەڕێز شێف ئەنمار عەبدولستارمان لەگەڵا بێت. بانگشتی لای خۆمانی ئەەکەین بۆ ئەوەی هەندێک پرسیاریشی ئاراسە بکەین. شێف ئەنمار ئەگەر بێتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لێ بێتەوەم کاتت باش بێت. زۆر سپاس. بە هەر لەو دەست پێ بکەین. پرسیارەکەم با سەرەتا ئەوە بێ هەستە چۆنە کە دووەمین فستیڤاڵ دووەمین مهرەجان کە بەم شێوازە بە شێوازێکی نێودەوڵەتی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. زۆر سپاس بەخێراتان دەکەم لێرە سپاسی کەناڵی کورسات ئەەکەم لەو تەختەیە جوانەی کە بەڕاستی خەریکم ئەو مانگێکی مە پێکەوەی تەنسیقمان هەبوو مادی بوونە چی حتا حەت زۆر حتا بگەنە لەو مەرحەلەی بەڕاستی هەستم زۆر باش باوەڕۆ دوو ڕۆژ نەدوست بووم بەڵام تااقەت و ئینەرجیم زۆر بەقوتە چونکە حەدەسەکی زۆر مهمە بەلای شێفەکانی عێراق و کوردستان بەتایبەت. بەڕاستی هەر چ بڵێم و چ قسە بکەم لەسەر فستیڤاڵی عێراق نێودەوڵەتی کەمە چونکە بیرۆکێکی بچووک بوویتەوە لە بینی سێ کەس دەستمان پێکردەوە شێف فراس و شێف قاسم و شێف ئەحمەد عەبدولعەزیز و بۆ خۆشم کە بیرۆکێکی بچووک بوویتەوە هەستا لە خوا بە زیاد بگەورە بوویتەوە و خاوەنین سوپێن دەوڵەت و
52 ڕێکخراوی وڵاتیەکانە لەگەڵمان ئەوڕۆ بەڕاستی هەستم زۆر خۆش بە و حەزم لێ بەڕاستی هەمووی کەسێک ئەتوانی ببینی ئێمە لە چ مەرحەلە گەیشتن وەکو شێفەکانی کوردستان و عێراق بەگشت کە بەڕاستی شێفی بەتوانەمان هەیە بەڵام ئەو نوع فستیڤاڵی شێفەکانی زیاتر ئەخێنێ لەو دەوڵەتەکان و ئەتوانن خۆیان ببینن لە داهاتوی. شێف وەکو ئاماژەیەکیش بۆ بینەرانی خۆشەویست و ئاماژەشم بۆ ئەوە کرد کە لە ئێستاە ئامادەکاریەکان بەردەوامی هەیە بۆ ئەوەی گەورەترین فستیڤاڵی نێودەوڵەتی کە بۆ دووەمین ساڵان فستیڤاڵە بەڕێوە دەچێت ئەگەر هاوکارم کەمێک لەو وێنانەی پشتی خۆمان بگوازێتەوە لە ئێستاە ئامادەکاریەکی زۆر باش کراوە کۆمەڵێک مێزی تایبەت دانراوە بۆ ئەوەی شێفەکان بتوانن خواردنەکانی خوانی تیا دروستکەن بەڵام ئەمڕۆ کە دەستپێکە چەند چالاکیێکی جیاوازی تیا بەڕێوە دەچێت پێم بڵێ ئامادەکاریەکان لە یەکەم ڕۆژە چی لە خۆ ئەگرێت ڕۆژەکانی تر چۆن ئەبێت چۆن بەڕێوە دەچێت سەرەتا یەکەم شتەکە لە فستیڤالەکانی وڵاتەکانی دەرەوە نەکرایە و لە شەرقی ئەوسەد کرایە لە تونس ئەم ساڵژ لە هەرێمی کوردستان دەکرێت کە 200 شێف لە دەرکەی میلینیۆم گراند میلینیۆم بە پێیان ئێنەوە لە شاری جوان بە ئاڵای تایبەتەکە عێراق و کوردستان و هەرکەس ئاڵای خۆی بەرز دەکاتەوە وجودی خۆی لە شاری سلێمانی لە وڵات بەڕاستی حەزمان لێ هەرکەس ئاڵایەکی خۆی برن دەکاتەوە لە ناو شاری ئێمە لە ناو جوانی کوردستان ئەوە زۆر مهمە بەلایمە. زۆر باشە کەواتە ئەمڕۆ چەند چالاکێکی جیاواز بە ئامادەبوونی میوانەکان چەند نمایشێکی کللتوری و هەڵپەرکێ و دوجاریش هەندێک وتاری تایبەت ئەگەر هەڵە نەبم پێشکەشی تاوای ئامادەبوانەکرێت پێمان بڵێ شێف ئەو تایبەتمەندیانە چیە کە پێویستە شێفەکان هەیان بێت یاخود هەڵبژاردننی شێفەکان بۆ بەشداریکردنیان لە دووەمین فستیڤاڵی نێودەوڵەتی چی لە خۆگرێت بخۆی یەک شتە تایبەتەیە کە ئێمە دەبی شێفەکانی کوردستان و عێراق بە تایبەتی کە وجودی خۆیان لێرە عدد زیاتر لە 150 شێف 125 شێف ڕەت بیتەوە ئەوڕۆ ماشاءالله هەر زوو تەلەفۆن دەکەن خۆیان ئیجاد یعنی ئێستا مشکلێک پیا بۆ ئەو لە عێراق کە کۆمەڵێک شێف لە شاری جوان هاتەوە و مەطعەمەکان بێزیێشتیان و فندقەکان چۆل بوویتەوە و ئیجازەی وەردەگرن بە یعنی ئەوی لاتیە بە شەڕی ئیجازەکە دەبی وەگرن چونکە دەبی بێتەوە بەڵام ئەگەر 300-400 شێف بێنەوە کاتە ئەوڕۆ سبەین و دوزبەی لە عێراق خواردن کەس ناخواتەوە چونکە فستیڤاڵی مە زۆر مهمە لایەک کە دەبی بێ ئێرە هەم ببینە وڵاتەکانی بیانی و ئاسیەوی و ئۆڕۆپی چۆن ئێرە خواردن دروست دەکەن چۆن شێفی ئیسپانی بێتەوە خواردن دروست دەکەن چۆن شێفی قەرغستانی بێتەوە خواردن مەرجەکان چییە بۆ هەر شێفێک کە هەڵبژێراوە بخۆی مەرجەکەی وەی کە زیاتر لە 100 معلوماتی باشەیە بەڵام ئەو معلوماتە ناتانی بەکاربینی لە ئیشی خۆی بێتەوە ئێرە مجموعی دادوەرمان هەیە لە 35 دەوڵەت کە دادوەر زۆر بەتوانینە لە پێشان کە ئیش ئەکرێتەوە هەندێک زەحمەتە چونکە ئەوە کە دادوەر دێتەوە دادوەرەی لە معلوماتی زۆر ئازانی زۆر فکرەی گەورەی هەیە ئەدنا خەلەکە ئەتوانی ببینی لە خلال 45 دقیقە دەبی شێفەکە طبقەی جوان و لە قیاساتی 200 غرام ڕەت نەبی و لە پرزنتیشنێکی زۆر بەرز و هیچ کەم وەکو تەکنەبی هەبی قوانین نەمان زۆرە وەکو تۆپانەی کە ڤارمان هەیە و دەبی لەوانە تەڕت بکرێتەوە و لەوانە ئینزاری وەگری و ئەو شتانە هەموویمان هەیە بێگومان یعنی بەرنامەمان گەورەی بڵێ زۆر باشە کەواتە بۆ هەر شێفێک 45 خولەکی بۆ دیاری کراوە بۆ ئەوی بتوانێت بە باشترین شێواز خواردنەکەی پێشکەش بکات بیرمان نەچێت لایەنی تەندروستیەکە تا چەندە لەبەر چاو گیراوە بۆ ئەوەی شێفەکانی کوردستان شێفەکانی وڵاتانی دەرەوە لە هەسەر ئاستی تەواوی عێراقیش بتوانن پابەندی لایەنە تەندروستیەکە بن بۆی ئێمە وڵاتانی دەریشەوە شانازی بەوە بکەین کە شێفەکانمان ئاستێکی زۆر باشیانەیە لە تەواوی کوالیتی خواردنەکان و هەم لایەنی تەندروستی کە دەڵێم دادوەرمان هەبوو ئەو دادوەرەی بەسیتترین خەلەل ئەیبینی و لەو خەلەلەی کە بەسیت قسەی زۆر ئەکا مشکلەی پیا دەکاتەوە چونکە خواردن دکتۆری دووەم تەنها نییە دکتۆرێکی ئەم خۆش دەم بسم لای دکتۆری هەتا من چابم دکتۆری دووەم کە خواردن ئەتو پێویست بە 3 جەمی خواردن دەبی لایەن تەندروست
و لەلایەن سەریقە و حەقیقەتی دروستکردنی خواردن ئەوە زۆر زۆر مهمە. شێف لەبەر کەمی کات پێم خۆشە زۆر بە کورتی لەبەرەوەی شێف سەرمەدیشمان هەیە پێمان خۆشە لێدوانی لێوەرگین زۆر بە کورتی پێمان بڵی چالاکیەکان بۆ ئەم ڕۆژانی کە چالاکیەکانی تیا بەڕێوە دەچێت ڕۆژەکان چی و چیتیا ئامادە کراوە ئەمڕۆ چۆنە ڕۆژەکانی دواتر چۆنە و دواتر ئەچینە لای شێف. باش ئەوڕۆ هەمویان دەزانن کە ساعت 6 بەڕاستی زۆر ئەلانمان کردەوە کە ساعت 6 تەنها بۆ میوانی تایبەتەکان بۆ ئەو شێفانەکە هاتینە لە دەڕەوی وڵات بۆ شێفەکانی ڕاستی عێراق و کوردستان لە ساعت 6 دەبتەوە هەندێک میوانی تایبەتمان هەیە بەڕاستی سپاسی هەیئەی گەشت و گوزاری کوردستان ئەمەل جەلال کە بەڕاستی لە پشتی ئەو بەرنامەی و محافظ تەقسیر ژنیان کرد و هەمووی ئەو کەسانە کە لەناو سلێمانی حکوومەتی سلێمانی کە موجودن لە لای محافظەوانە تەقسیریان نەکردەوە و سبەینیش چاڵاشیشمان زۆرە هەر زوو ئیمەشەکانی دواتر پێشبڕکی و چالاکیەکانە بێت ئەم ڕۆژ لێرە نەحتا بزانن ڕۆژ بە ڕۆژ ئیمە لە چ مەرحەلەک دەگەیشتن. زۆر زۆر سپاس ئەگەر هاوکارانم لەگەڵم بن پێم خۆشە یەکێک لەو شێفانە وەربگرین کە بەجێی خۆشحاڵیەوە لە دۆمین فستیڤال بەشداری کردووە شێف سەرمەدیۆرانمان لەگەڵا بێت شێف ئەهلەن وسەهلەن زۆر زۆر سپاس زۆر سپاس سەرچا بپرسین بەشداریکردنی بەڕێزیان لە دۆمین فستیڤال لە دۆمین مەهرەجانی نێودەوڵەتیە تا چەندە جێی دڵخۆشی بەشداری کردو لەگەڵ شێفەکانی کوردستانە و بە چه خواردنێکیش ئێوە بەشداری بکات. كان انت من شيف سرمديورام اللي عايش بامريكا اليوم هاي المره الثانيه يشارك بمهرجان العراق الدولي النسخه الاولى كانت باربيل والنسخه الثانيه هاي بمدينه السليمانيه شنو انطباعك وشنو الاهداف اللي تريدون توصلها؟ والله احنا يعني عندنا اهداف معينه نريد نوصلها بالمهرجان اللي هي لازم تعرفين انت المهرجان بمختلف الدول حتى تشاركنا مختلف الثقافات ياخذون خبره من عندنا ناخذ خبره من عندهم. المهرجان مصمم يعني على وفق واسس عالميه يعني متبع عليه. دڵێ فستیڤالی عێراقی دەوڵەتیە تەنها نییە لە عێراق دەکرێت لە هەموو وڵاتەکان دەکرێت بەڵام لێرە هەندێک سیاقاتی مە لەسەر ئیشمان کردەوە کە دەبی ئەو شێفانە ئەگونجێت لەگەر شەفەکانی وڵاتەکانی دەرەوە و ئەزانن سەقافاتی گۆڕینی کلتوری خواردن کە خواردنی تایبەتی خۆمانە و تایبەتی خواردنی خۆیانە دەبتە کۆنێکشن لە بینی وڵاتەکانە ئەوە زۆر میهمە لۆ شێفی عێراقی و کوردستانیەکان. جگەی دەستخۆشیە خواردنەکانی چی و چیە کە ئەوێت لە گەورەترین فستیڤالە بەشداری پێ بکات بۆ ئەوەی کێبڕکیەکەی لەگەڵ شێفەکانی ترە بە باشترین شێواز بەشداری بکات. شوف شنو الاطباق اللي تنصح بها انه يشاركون الطهاة على مود يكونون بمرتبه مختلفه؟ اوكي المهرجان يعني مشكل ميكس بي احنا دائما نفضل لانه الاطباق الاحترافيه الحديثه اكيد الاطباق الشعبيه لها دور حتى خاصه اطباقنا التراثيه حتى نشوف للعالم انه احنا اساس المطبخ عندنا اطباق جميله والعالم لازم كلها يعرفها واكيد اكيد هي بعد تختلف هي اكو احترافيه اكو عاديه اكو التراثيه بس انا افضل دائما اروح ويا الاحترافيه. دەڵێ کە ئێمە وەکو شەفەکانی عێراق و کوردستان لەگەر خواردنی زۆرە بەڵام ئەمن لەگەر خواردنی ینی نوێ و خواردنی فلکلۆری موجودە لە لای ئێمە دەبی ئێمە بیان ناسین لە خواردنی فلکلۆریمان هەبوو بەڵام بە شێوازی دەبیمە تێکەم شێوازێکی زۆر مختلفی جۆ پرۆفشنال بی ینی خواردنی شەرقی بتە غەربی بی بە تێکردنەکە بە پرزنتیشنەکە. هەردوو بەڕێست شێف ئەنمار عەبدولسەر شێف سەرمەدیۆرام زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەین سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام لە دەستپێکی دۆمین فستیڤالی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ چێژلێنان لە شاری سلێمانی ومێدەخوازین ئەم جۆرە فستیڤالانە گرنگی و بایەخی زیاتری پێ بدرێت لەبەرەوەی هەم لەلایەنێکەوە بۆ ژێرخانی ئابووری وڵات گرنگی هەیە و لەلایەکی تریشەوە ناساندنی تەواوی شێفەکانی کوردستان و تەواوی وڵاتانی دەرەوە لەسەر ئاستی عێراق وڵاتانی جیانیش بتوانرێت کێبڕکی و پێشبڕکێکی زۆر لە نێوان شێفەکانە بکرێت بۆی جیاوازترین و بەتامترین خواردن لەم جۆرە فستیڤالانەیە زیاتر بناسرێنرێت و لە هەمان کاتە تاقیب بکرێتەوە ئێوەی خۆشەویستیش ئەتوانن لەسەر شاشە ڕەنگینەکەی کورسات ڕۆماڵی تایبەتی دۆمین فستیڤالی نێودەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ چێژلێنان لە شاری سلێمانی لە تەواوی ڕۆژەکانە پەخشی ڕاستەوخۆمانە بێت ئێوەش ئەتوانن بینەرمان بن و بزانن شێفەکان چ جیاوازیەکیان کردووە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکاران.